لای هەواڵێکی دیکەمان یاخود با بڵین ڕاستەوخۆیەکمان کە لە شاری سلێمانی کۆبوونەوەی خوێنەران لە ڤیم بووک کڵەب بەردەوامی هەیە و هاوکارمان ڕەوەند لەوێ ئامادەیی هەیە بە شوێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. ڕەوەند سڵاو لە بێت و پێمان بڵێ چی هەیە لە ڤیم بووک کڵەب. سلااوت لەبێت سلااو لە بینەرانمان لە بینەرانی کورسات ماگەزین ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش. ئەگەر بڵین خوێندنەوە بۆ هەموو کەسێک گەشتێکی بێدەنگە لە ناو دیێڕەکان و لە ناو لاپەڕەکانی کتێبێکدا، بەڵام ئەکرێت بڵین لە ڤیم بووک کڵەب تەواو چیرۆکەکە جیاوازە. لێرە خوێندنەوە دەبێتە پردێک بۆ بەیەکگەشتنی کەسەکان، بۆ بەیەکگەشتنی خوێنەران، بۆ لێک تێگەشتن و لێک نزیکبوونەوە و یەکتر ناسین و بۆ فێربوونی ڕەخنەگرتن لەوەی کە کتێبێکە خوێنینەوە چۆن فێری ئەوە بین کە ڕەخنەمان هەبێ، قسەمان هەبێ لەسەر ئەم کتێبە. لێرە کۆبوونەوەکە دروست بووە دەستەیەک لە هەڵبژێردراوانی خوێندنەوەی کتێبێک، خوێنەرانی کتێبێک هاتوونەتە ئێرە کە هەمیان پێکەوە کتێبەکان خوێنۆتەوە و لێرە هاتوون و تا گفتوگۆ لەسەر کتێبەکە بکەن و جگە لە گفتوگۆکردن لەسەر کتێبەکە چالاکیکی تریشیان هەیە کە دواتر باسیەکەین. ئەچینە لای خۆشەویستخان سڵاوت لەبێم کاتت باش. خۆشەویستخان وەکو ڕێخەری چالاکی کەلتوریەکانی ڤیم و لە هەمان کاتدا ڕێخەری ڤیم بووک کڵەب. سڵاوت لەبێ خۆشەویستخانم کاتەوەم کاتێکە باش باسێکی ئەوەم بۆ بکەیت چۆن بیرتانەوە کردەوە کە کتێب خوێندنەوە لە ڤیم جیاواز بێ، بەم جۆرە کتێبەکان دابش بکەن بخوێنرێتەوە پاشان گفتوگۆی لەسەر بکرێت. سەرەتا سڵاوتان لێبێت، زۆر خۆشحاڵین کە لێرن. ئێمە وەکو دامەزراوەی ڤیم هەمیشە دید و پەیاممان ئەوەیە کە جیاوازیەکان لە یەکتر نزیکەینەوە و هەوڵی تێگەیشتن لە جیاوازیەکان بین و لە هەمان کاتیشدا گرنگی بین بە برەودان بە تاک. بێگومان خوێندنەوەش یەکێکە لەو داینەمەکانەی کە ئەتوانین لە ناو کۆمەڵگەدا بێتە هێزێکی بە گۆڕ و هەر تاکێکی کۆمەڵ ببزوێنێت بۆ ئەوەی کە گۆڕانکاری لە کۆمەڵ و لە ژینگەکەیان دروستکە. ئێمە بڕوامان بەوە هەیە کە بەڵێ کتێب خولیایەکی تاکە کەسیە و ئەگەری هەیە هەر تاکێک لە ناخی خۆیان بگۆڕێ، بەڵام کە بین هەر یەکەمان لە گۆشەنیگایەکی جیاوازەوە لەم کتێبە بڕوانین و گفتوگۆی لەسەر بکەین، ئەتوانین برەو بە کۆمەڵ بین، ئەتوانین برەو بە خۆمان بین و لە هەمان کاتا چەند گۆشەنیگایەکی جوان و جیاواز لەگەڵ یەکترا شێر بکەین و بتوانین گفتوگۆی لەسەر بکەین. خۆش بێت کتێبەکەت بەدەستەوەیە. ئەم کتێبە ئەگەر بە بینەرانیشمان ببینن کتێبی ئەم جارەتان کە گفتوگۆی لەسەرەکرێت دۆزەخ شانۆنامەیەک لە یەکپەڕەدا ژان پۆل سارتەر کە لە فەڕەنسیەوە دکتۆر نەجاتی عەبدوڵڵا وەریگەراوەتە سەر زمانی شیرینی کوردی بۆ ئەم کتێبەتان هەڵبژارد. ڕاستی ئەمە یەکێک بوو لە بژاردەکان کە کردبوومانە ناو گروپەکەمانەوە پێکەوە هەوڵمان ناوەکە بە شێوەیەکی دیموکراسیانە بژاردەی کتێبەکە بکرێت. دۆزەخ بژاردەی یەکەم بوو، بەهۆی ئەوە بژاردەمان کردووە باز لە فەلسەفەی بوونگەرا ئەکات و باز لە بەرپرسیارەتی تاک ئەکات. تاکچەند بەرپرسە لە بڕیارەکانی ژیانی خۆی و بڕیارەدا بە چه ئاقارێکە بڕۆ و هەر بڕیارێکی داهاتوویەک بۆ خۆی دروستەکە. ئەمانەوێت لەگەڵم گەنجە جوانانەیە گفتوگۆیەکی تایبەت فراهەمکەین بم بابەتە و باوەڕ بۆ بێنین کە هەر تاکێکمان بڕیارێکمان هەیە، ژیانێکمان هەیە و بڕیار بەدەست خۆمانە و ئەتوانین داهاتوی خۆمانی پێڕەنگ بکەین. هەر بڕیارێک کە لە ئێستا ئەیەم داهاتوی منی لەسەر گەڵاڵە ئەبێت. باس لە چالاکی کرد. چالاکیەکتان هەیە دوای گفتوگۆکەی خۆتان. ئەم چالاکیە چی لە خۆ گرتووە و ئەکرێت بڵین ئەم چالاکیە ئێوە جیاوازەکات لە هەر کۆبوونەوە و هەر دانیشتنێک تایبەت بە کتێبێک؟ بێگومان ئێمە لە هەر بازنەیەکە کە دائنیشین جۆرە چالاکیەکمان هەیە. چالاکی ئەم جارەمان کە هێشتا بۆ ئەندامەکانمان سفرایزە ئەوەیە کە هەر یەکە و دۆزەخی خۆی ئەنووسێت. بەرەزنیە و دۆزەخەی کە من هەما دۆزەخی کەسێکی تر بێت، لەوانەیە دۆزەخی من لەگەڵ ئەوی ترا جیاواز بێ و بەراوردی دۆزەخەکانی ژیانمانەکەین ئەبینین کە لەوانەیە دۆزەخی ئەوی تر بۆ من زۆر بچووک بێت و هەنگاوێکی زۆر ئاسان بێ، بەڵام بۆ ئەو دۆزەخە. یەکێکی تر لە چالاکیەکانمان ئەوەیە کە هەر سێ کارکتەری ناو شانۆنامەکە دادگایی یەکترەکەن و دەرگایەکمان هەیە بۆ ئەوەی کە بڕۆنە ئەو دیوی دۆزەخەکەوە تاوەکو یەکێکیان قەنەعەت بە دوانەکەی تر نەهێنێت کە ئەو بێتاوانە ناتوانێت بچێتە دەرەوە. ئیتر ئەتوانن لەگەڵمانە بن چالاکیەکە ببینن و لەگەڵمانە چێژ ببینن. دڵنیام چالاکیەکە زۆر بەدڵی ئێوە بەدڵی گەنجەکانیشمانە بێت.
زۆر باش ئەگەر کەسێک ئێستا بینەری پرۆگرامەکەمان بێت و ئاگاداری ئەوە نەبێت کە ڤیم ئەم چالاکی هەیە ڤیم بوو کڵب هەیە باشە چۆن بەشدار بێت چۆن بتوانێت ئەوژێکێک بێت لەم بەشدار بووانەوەی کێک بێت لەم خوێنەرانە لە کۆبوونەوەی داهاتووتانە ئەو کەسەش بەشدار بێ لەگەڵ ئێوە ئێمە لە پلتفۆرمەکانی سوشال میدیایە لینکێکمانزانەوە کە ئەتوانن بەشداری خۆیان بکەن لە گروپەکانە و ناوی خۆیان بنووسن و کۆمەڵی زانیاریان لێ داواکەین بۆی بتوانین هەر بازنێک بەپێی زانیاریەکانی خۆیان جیابکەینەوەی تر ژانڕای کتێبەکە بێت کۆمەڵی پرسیاری تر هەیە کە لیانەکەین بۆی بتوانین لەگەڵ بازنێکی گونجاو ڕێکیان بخەین و هەو کاتتوان پەیوەندی بە ژمارە تەلەفۆنەکانمانەوە بکەن ئێمە هەمیشە دەرگامان ئاواڵەیە بۆ خوێندنەوە بۆ گەشەپێدان بە هەر تاکێکی کۆمەڵگا. دەست خۆش بێ خۆشەویستان سواز بۆ تۆ بۆ بۆرە لە کاتمان گرتی چین لایەکێک لە بەشداربووەکان کاک محەممەد کە یەکێکە لە بەشداربووەکانی ئەم کۆبوونەوەیە یەکێکە لە خوێنەرەکان کاک محەممەد سلااوت لێ بم کاتت باش باسێکی خۆتم بکەیت چۆن و بەشدار بوویت لەم کۆبوونەوەیە لە ئەم چالاکی ڤیم و ڤیم بوو کڵەپە. سڵاوتان لێبێ بەخێر بن طبعا ئێمە وەکو خوێنەر زۆر جار کە کتێبێکە خوێنینەوە زۆر کێشەی ئەومانێتە پێش بۆ نمونە کەسێک نادۆزینەوە هەمانەوە کتێبی خوێنە بێتەوە و بتوانین مناقەشەی لەگەڵا بکەین یاخود با بڵین تاوتوی کتێبەکەی لەگەڵا بکەین بە خۆشحاڵیەوە کە من ئەم بابەتەم بینی لە ئەکاونتەکانی ڤمەوە ئاگداریان بووم بۆ دوا پەیوەندیم پێوە کردم بۆی کە بەشدار بم لەگەڵیانە بۆی بتوانم پێکەوە هەر کتێبێک کە لێرەی خوێنینەوە بتوانین بابەت ینی باسێکی قوڵی دەربارە بکەین. باشە ئەمە چەند ڕوانین توی گۆڕیوە وەکو خوێنەرێک بەتەکید ڕوانینێکی زۆر باشی لای من دروست کردووە بۆ لەبەرەوەی ئەمە بازنەی دووەمە کە ئێستا لێرین و ئەم کتێبەمان هەڵبژاردووە دۆزەخ بازنەی یەکەم زۆ بەسەرکەوتوی تەواو بۆ ئەو شوای لێکردم بۆ منم بتوانم لە بازنەی دووەما بەشدار بمەوە و بتوانم بیرڕای خۆم دەربارەی کتێبەکان دەربڕمەوە ئەو بیرڕایی کە دروستە بێ لە کاتی خوێندنەوە طبعا بتوانم لەگەڵ ئەم گەنجانەیە کە هەمویان گەنجی زۆر لێ هاتوو زۆر باشن و کتێبەکان زۆر باشی خوێنەوە و تێگەشتێکی قوڵیان بۆ هەبووە بۆی کە پێکەوە بتوانین لێرە تاوتۆیکن کەسانێک گەگەر بینەری بەرنامەکەمان بن و ئاگاداریم چالاکی ڤیم بوو کڵب نەمن چۆن هانیانەدەی کە ئەوانیش وەکو تۆ وەکو هاوڕێکانت بێن بەشدار بن لە یەکێک لە کۆبوونەوەکانی ئەوەیە. بەتەکید ئەوەی کە خۆم هاتووم لێرە سەرتا بەشدار بووم و بەردەوامە بۆ نمونە لە بازنەکانی دیکەشا بەشدار بم ئەمە خۆی هاندانێکە بۆ نمونە کە بۆ ڕەفیقەکانیشی باسەکەم یاخود لە با بڵین واڵەکانی خۆمەوە بڵاوێکەمەوە و زانیاری دەربارەی کتێبەکە یاخود دەربارەی کۆبوونەوەکان ئەدەم ئەوانیش ینی پرسیاری ئەوان لا دروست بوو و ئەیانەوێت بۆ نمونە لە کۆبوونەوەکانی داهاتووە بەشدار بن. طبعا ئەم کتێبەش کە هەڵمان بژاردووە دۆزەخ ژان پۆل سارتەر لەم کتێبە زۆر بەقوڵی باسی باوەڕی بوو نەکات بۆی کە ئێمە محکومەکرین لەلایەن کەسانی بەرامبەرەوە پێناسەیەک بۆ نمونە پێناسەیەکمان بۆ کرێ یاخود بۆی کە ئەوانە بن بەدادوەرێک لەسەر ئەمە شوای کرد ئێمە بتوانین پێکەوە ئەم کتێبە زۆر باشی بخوێنینەوە و بتوانین لێرە زۆر بەقوڵی باسیکەین و طبعا من بەتەکید بۆ کەسەکانی دەوروبەریشم هاوڕێ یاخود هەر خزمیان هەر کەسێکی دیکە بم بۆی باسەکەمەوە بۆی کە ئەویش ئەو تێگەشتنەی بۆ دروست بێ کە ئێرە سەکۆیەکە بۆی کە تۆ ئەوەی ئەی خوێنیتەوە بتوانی بازادانە دەری بڕیت و بتانی ئەوەی لە مشکی توایە و مشکی ئەوانی دیکەشە پێکەوە کۆیان بکەیتەوە و بابەتێکی زۆر جوان یاخود تێگەشتێکی زۆر جوان بۆ هەموو لایەک دروست بێت. دەستخۆش کاک محەممەد سپاس بۆ تۆ لە کاتمانگرتی یەکێکی تر لە بەشداربووەکانی تر لە خوێنەرەکان ئاسوودەخان سلااو دەبم کاتت باش باسێکی بەشداریکردنی خۆتمان بۆ بکەیت لەم چالاکی ڤیمە. سڵاوتان لێبێ بەخێر بن یەکەم جارم بوو بەشداری بکەم لەم خولی خوێندنەوەیە زۆر خۆشحاڵ بووم چکە ئێمە خوێنەر ئەو کێشەیەمان هەیەکەوە هاوڕێمان زۆر کەمە یان زۆر بەکەمی ئەتوانین تێکەڵ و کەسانە بین کە خوێنەرن یان توانین ئەو هاوڕێیەتی دروستکەین بە خۆشحاڵی و کە ئەم خولم ئەم بەشداربوویان دانا ئێمەش هاتین لێرانە بەشدار بووین زۆر پێ خۆشحاڵ بوومکەوە لەگەڵ ئەم هاوڕانە بەشداری ئەم خولە ئەم بازنە خوێندنەوەیەمان کرد. باشە ئاسوودەخان تو پرسە کتێبت خوێنەوە بەڵام بۆ ئەم چالاکیە جیاوازە ئەکرێت پێم بڵێیت خوێندنەوەی کتێبێک تەنیا خۆت بیت لە کافەیەکا لە کتێبخانەیەکە یاخود لە ماڵەوە جیاوازی چیەوەی کە تۆ کتێبەکە بخوێنیتەوە دواتر بێ گفتوگۆی لەگەڵ لەسەر بکەیت لەگەڵ ئەم هاوڕیانەتە. ڕاستێکی زۆر خۆشترەکە ئەوها چەند هاوڕێیەک من بێکەوانە یەک کتێب خوێندنەوەیە پاشان لە کۆتاییە هەردووکیان ڕای بۆچوونی خۆیان دەرببڕن دەربارەی کتێبەکە زیاتر لە ماڵەوە ئاسوودەتری تا لە کافەیەەکە و لە دواترە کە مناقەشێکی زیاتر چیتە قوڵایی ئەوانە و تێڕوانینی هاوڕەکەش ئەزانی دەرباری.
قەت بووە دوای کۆبوونەوەکە بیر لەوە بکەیتەوە جارێکی کتێبەکە بخوێنیتەوە یان ئەمڕۆ بیرت لەوە کردوتەوە دوای ئەم کۆبوونەوەیە جارێکی تر کتێبی دۆزەخ بخوێنیتەوە؟ هەمان کتێبنا بەڵام حەزەکەم فیلمەکەی سێر بکەم چکە هێشتا سێرم نەکردو بەڵام کتێبی تر هەبوو. دەست خۆش بەداست خان سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنت بەڵێ ساوێ نەگەڕێمەوە لای تۆ ئەمەی کە لێرە بینیتان ئەمە تەنیا شوێنێک نییە بۆ کۆبوونەوەی ئەم خوێنەرانە بەڵکو یان شوێنێک نییە تەنیا بۆ گفتوگۆکردن لەسەر کتێبێک بەڵکو دروستکردنی ژنگەیەکی تایبەت و جیاوازە بۆ ئەوەی کە گەنجەکان دوور بن لە سۆشال میدیا بەڵکو ڕووبکەنە کتێبەکان و لاپەڕی کتێبەکان هەڵبەنەوە و تەنیا خوێندنەوەش نەبێت بەڵکو بێنە ئێرە یەکتر بناسن و خوێنەری تر بناسن هاوڕێ دروست بکەن و لە هەمان کاتدا بیرێکی ڕخنەگرانیاندا دروست ببێت لەوەی کە تەنیا خوێندنەوە نەبێت بەڵکو ڕخنەیان هەبێت یاخود قسەی خۆیان و قسەی تایبەتیان هەبێت لەسەر کتێبەکان.